ڕۆژان باش بینەرانی هێژای بەرنامەی گەلی ئازاد تایبەتمەندەکانی هەورامان چین هەورامان دوای 100 ساڵ دابڕان لە نێوان دوو دەوڵەتی نەتەوەیی ئێران و عێراقدا چ کاریگەریەکی بەخۆیەوە بینیوە لە سیستمی سیاسی باشووری کوردستاندا ئایا تایبەتمەندەکانی هەورامان لە بەرچاو گیراون چ جۆر مۆدلێکی سیاسی دەتوانێت پرسی هەورامان چارەسەر بکات و هەورامان بپارێزرێت. بەرنامە ئەم جارێ گەلی ئازاد بۆ هەورامان تەرخان دەکەین ئێستاش بەڕێز هەندرێن هەورامی لە ئستودیۆیە. کاکە درێن بەخێر بێ. سپاس بۆ بەڕێزت بژیت. کاکە درێن دەزانین کە هەورامان تایبەتمەندی خۆی هەیە تایبەتمەندی لە هەموو بوارێکدا لەبارەی جوغرافیایی لەبارەی کولتوری و زۆرباری دیکە تایبەتمەندیەکی تایبەتی خۆی هەیە. بەڵام هەورامان دەزانی وەکو هەرێمێکیش زیاتر لە 100 ساڵە دابڕاوە بووەتە دوو بەش. پێش هەموو شتێک بپرسین کە ئەم دابڕانە زۆرە ملیە چ کاریگەریەکی لەسەر هەورامان و تایبەتمەندەکانی هەورامان کردووە. بەڵێ سپاس بۆ بەڕێزت کاکسیاوەش بێگومان ئەگەر کەمێک بگەڕێنەوە دواوە پێشەوەی کەم دابڕانە دروست بۆ دەبێت ئەوە بڵێم کە هەورامان هەمیشە لە قۆناغە جیاوازەکانی مێژوودا تەنانەت لە دوای هاتنی عەرەبەکان ئاینی ئیسلامیش بۆ کوردستان هەتاوەکو دروستبوونی دەوڵەتانی سەفەوی و عوسمانی لە ناوچەکەدا هەتا دامەزراندنی دەوڵەتانی نەتەوەیی فارس و عەرەب لە عێراق و ئێرانیشدا جۆرێک لە سربەخۆیی هەبووە واتە خۆی سیستەمی خۆی بەڕێوە بردووە ئەو خۆ بەڕێوەبەریە لە دەسەڵاتداریەی کە هەبووە سانەکانی هەورامان بەڕێویان بردووە وەکو یەکەیەکی سیاسی ئەوان ئیدارەی ناوچەی هەورامانیان کردو هەرێمی هەورامانیان کردووە چ لە باشوور چ لە ڕۆژەڵاتی کوردستان لە حاڵەتێکدا وەکو سنوور یا سنووری دابشکراو لە نێوان ئێران و عێراقدا دابشکراوە یا لە نێوان سەفەوی و عوسمانیەکاندا دابشکراوە دواتریش هەڵبەتە لە دوای سەفەویەکانیش سیستەمی پاشایەتی دیکەش لە ئێراندا هاتوونە تاراوە تا کە دوایینیان قاجارەکان و پاشان سیستەمی پەهلەوی و ڕەزاخان و محەممەد ڕەزاشایی کوڕی بوون بەڵام هەتاوەکو هاتنی ڕەزاخان سیستەمی خۆبەڕێوەبەری لە هەوراماندا سیستەمێکی خۆبەڕێوەبەری سربەخۆ بۆ بەجیا لە دەسەڵاتەکانی ئەو وڵاتانەی یا و ئیمپراتۆریەتانەی کە ئاماژەم پێدان خۆیان سانەکان بە هاوکاری خەڵکی هەورامان لە هەوراماندا ژیانی خۆیان بەڕێوە بردووە سیستەمی ئیداری خۆیان بەڕێوە بردووە هیچ دەوڵەتێکی داگیرکار لە چ عێراق لە چ ئێران چ سەفەوی و چ قاجار و چ عوسمانیەکان نەیانتوانیوە تەنانەت کارمەندێکیش لە هەوراماندا بەجێ بکەن تا کەی ئەمە بەردەوام دەبێت تا هاتنی ئینگلیزەکان بۆ عێراق و ڕوخانی دەسەڵاتی عوسمانیەکان لە عێراقدا هەروە هاتنە سەرکاری سیستەمی پاشایەتی پەهلەوی لە دوای ڕوخانی قاجارەکان لە ئێراندا و هاتنی محەممەد ڕەزا شا یا ببوورە باوکی محەممەد ڕەزا شا ڕەزاخان کە ناسراوە لە دوای ئەوە وردە ڕەزاخان هەوڵەدا لە بەشی ڕۆژەڵاتی کوردستاندا ئیدی هەر ئێران بەگشتی ئەو ئێمارەتانەی کە هەبوو یا و میرنشینانەی کە هەبوون بیان خاتەوە ژێر کۆنتترۆلی حکوومەتی مرکزیەوە وەکو بەڕێزی شرداگاداری کۆمەڵی هێرشی بەرفراوان بۆ سەر لۆڕەکانی بەختیاری و بۆ سەر هۆز و تیرە و تایفەکانی لۆڕ هەروەها عەرەبەکانی ئەحواز لە نزیکی عەبادان وانە ڕوویدا پاشان دێتە ڕۆژەڵاتی کوردستان لە ڕۆژەڵاتی کوردستانیش بە هەمان شێوە میرنشینە یەک لە دوایەکەکانی کورد کە پاژماوەیان دەمێنێ ئەوانیش دەڕوخێنێ دەبێنێتەوە سەر هەورامان ئەلبەتە ئەو شەڕ و پێکدادانانەی کە لە هەورامان بۆ داگیرکردنی هەورامان ڕوو دەدەن زۆر سەرنجڕاکێشن لەوێشدا بە دیکۆمنت نووسراونەتەوە لەوانە سوپهبد ئەمیری ئاماژەیان پێدەکات کە چۆن دوو جار سێ جار سپای بەهێزی پەهلەوی شاهنشاهی ئێران لە بەرامبەر هێزەکانی هەوراماندا لە هێڵی سنە بۆ ڕەزا و بۆ بەشی هەورامانی ژاوەرۆ و هەورامانی تەخت و ئەوانە تێک دەشکێ بە هەمان شێوەش لە بەشی هەورامانی لهۆن و کرماشان و سەرپێڵی زەهابوانەوە چۆن دەشکێ پاشان بەداخەوەکو هەمیشە لە هەندێک هۆز دەبنە هاوکار لە ناوچەی قەسر شیرین و ئەمانەوە
هەڵبەتە سوپاه بەدەمیری لە بیرەوەریەکانیدا ئاماژەی پێداوە بە چ شێوازێک توانیویانە ئەو خێڵە کوردانە بەپارە بکڕن بیان کەنە هاوکاری خۆیان تا لەوێەوە دێن دزە دەکەنە هەورامان و دێنن نزیکەی باوەجانی و لە باوەجانی وانەشەوە دەربازی نەوسود دەبن دوای شەڕێکی زۆر قارەمانانە و دوای بەرخۆدانێکی بێوێنە سەرنجام بۆەوەی کە قەتڵعام ڕوونەدا بۆی خەڵکی هەورامان ڕوبەڕووی کۆمەڵکوژی نەبنەوە جافرسانی هەورامان ناچار ئەوێ بەجێ دێڵێ دەچێتە بەشی هەورامانی باشوور پاشان دێتە هەڵەبجە لە هەڵەبجە پاشان ئیتر کۆتایی بەو سیستەمە دەسەڵاتداریە خۆبەڕێوەبەریە دێت ئەتوانین بڵێن ئەو شێوازی سیستەمی خۆبەڕێوەبەریە تا چلەکانیش بەردەوام بووە هێزەکان نەیانتوانیوە پاشان ئیتر ئەو دابڕانی کە بەڕێز داماژت پێدا دێتە ئاراوە بێگومان کاریگەری هەبووە چونکە ئێستا بەر لەوەی کە کەندرێن دەزانین کە دامەزانی دەوڵەتی نەتەوەیی عێراق ئێران دەوڵەتێکی کۆنترە بەڵام وەکو بۆ خۆش داماژت پێکرد ڕاست بە سەردەمی ڕەزاخاندا کە تایبەتمەندیەکانی دەوڵەتێکی نەتەوەیی لەگرێت دەوڵەتێکی نەتەوەیی بەهێز دامەزێنێت دامەزانی ئەم دوو دەوڵەتە نەتەوەییە ئەوە دەبێت کە کوردستانیشدا بەش دەبێت و لەگەڵەوەشدا هەورامانیش وەکو دەڤەرێک کە بۆ خۆش ئاماژت پێکرد کە دەڤەرێکی سربەخۆ بووە لە ڕاستیدا ئەویش دابش دەبێت بەڵام پرسەکە ئەوەیە کە ئەم دابڕانە دەزانین کە تا سەردەمی بڵین جافرسانی وەکو بۆ خۆت ئاماژت پێکرد تا چلەکان بە جۆرێک ئەم دابڕانە لە گەرچی لە فەرمیێتە هەبووە بەڵام لە عەرزی واقعدا نەتوانراوە جێبەجێ بکرێت ڕەنگە ئێستاش لە زۆر دەڤەری هەوراماندا دیسانەکە ئەو هاتوچوویە هەبێت بەڵام بەگشتی ئەم دابڕانە لە نێوان دوو دەوڵەتی نەتەوەییدا چ کاریگەریەکی کولتوری لەسەر خەڵکی هەورامان کردووە تۆ پێت وایە کە ئایا ئێمە هەورامانێکی بڵین ڕۆژهەڵاتی کوردستانمان هەیە هەورامانێکی باشوورمان هەیە بەڵام ئەم بەس وەکو ناوە وەکو ترمینۆلۆژیە بەڵام پێت وایە لە بواری کولتوریشەوە دوو هەورامان دروست کراوە یا هەورامان هەر یەکە بێگومان هەورامان هەر یەکە تا ئەمڕۆشی لەگەڵدا بێن نەتوانراوە بڵین بە شێوەیەکی ڕەها بڵین کە کاریگەریەکی وای کردووە ئێتر هێندە بەرچاو بێ کە تۆ بڵێ بوونەتە دوو بەشی جیاواز بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا دەبێت بزانین کە لە ئێراندا سیستەمێکی جیاوازتر هەیە نەتەوەیەکی سەردەست دەبووە ئەدەبیاتێکی جیاوازی هەبووە کللتورێکی جیاوازی هەبووە لە باشووری کوردستان و عێراقیشدا سیستەمێکی جیاواز هەبووە زمانێکی جیاواز نەتەوەیەکی جیاواز کە عەرەبە تەنانەت لە ڕووی ئاینیشەوە لە عێراقدا سوننەکان باڵا دەستبوون هەتاوەکو پێشڕوخانی سەدام حوسێن کە ئێستا لایەنی شیعە باڵا دەستە بەڵام لە ئێراندا دەبینی وێڕای ئەوەی کە فارسن مەزهەبی شیعە لەوێ باڵا دەستە بێگومان بتەوێ و نەتەوێ ئەمە ناخوداگاش بێ کاریگەریەکی کللتوری لەسەر هەورامانیشدا ناوە پاشان دروستکردنی سنوور تۆخکردنەوەی سنوور هاتوچۆکردن بە زەحمەت لە نێوان هەردوو بەشی هەوراماندا بۆ خۆشی ئەمە بووە هۆکارێک بۆ دابڕاندنی هەردوو بەشەکە کە تۆ دەزانی ماوەیە کە بەشێک لە بەشێکی دیکە دوور بێ لە یەکەوە بە تایبەتی تریش لە پاش شەڕی عێراق و ئێرانەوە کە هەورامانی باشوور وێران دەبێ دووچاری ڕاگواستن دەبێ پاشان کیمیابارانی هەڵەبجە دێ بەسەرە و ناوچەیەدا ئەمانە هەمووی دەبنە دەرەنجامێک کە دابڕانێک بە شێوەیەک لە شێوەکان دروست دەکا بەڵام وێڕای هەموو ئەمانە چونکە کولتوری هەورامان کولتورێکی ڕیشەیی قوڵی لە مێژوودا هەیە نەتوانراوە مرۆڤ بڵێت بە ڕەهایی توانیوێتی وای لێ بکە کە تۆ بڵێ دوو هەورامی پێکەوە ببینی بڵێ ئەمەیان خەڵکی ڕۆژەڵات ئەمەیان خەڵکی باشوورە ینی بە شێوەیەک لە شێوەکان ئەتوانی بڵێ کاریگەریەکی تا ڕادەیەک هەبووە بەڵام کاریگەریەکە نەبووتە هۆکاری دروستکردنی شتێک لەو بەشەی کە جیاوازیەکە زۆر زەق و بەرچاو بکاتەوە باشە هاوکات دەزانین کە دەڤەری هەورامان یانە هەورامان بەگشتی چە ئەمدی و چەودی و تایبەتمەندی کولتوری خۆی هەیە تایبەتمەندی جوگرافیای خۆی هەیە لە زۆر بارەوە لەبارەی تەنانەت بڵین بۆ نمونە ئابووریشەوە شێوازی ژیان بژێوی جیاوازیەکی تایبەتی خۆی هەیە لە ناوچەکانی دیکەی کوردستان بەگشتی تۆ پێت وایە تایبەتمەندەکانی هەورامان لە پەیوەندی لەگەڵ بەشەکانی دیکەی کوردستان یانە لەگەڵ دەوروبەری خۆیدا ئەو تایبەتمەندانەی کە هەورامان لە دەوروبەری خۆی جیا ئەکەنەوە چییە؟
وەکو بەڕێزی شدا هەماژت پێدا لە زۆر ڕۆ هەورامان جیاوازە لە بەشەکانی دیکەی دەوروبەری خۆی لە کوردستاندا هەر لە ڕووی جوگرافیەوە تۆ تەماشایکە تۆ کاتێک کە لە سلێمانیەوە دەیت بەرەو هەورامان دەشتی پانوپۆڕی شارە زورەیە بەڵام کاتێک کە دەیتە تخوبی هەورامان ئێتر دەشت ئەو دەشتە بچووکەی سەپان لە هەورامان هەیەتە کۆتایی پێدێت ناوچایەکی چیایی و بەرزاییەکان دەست پێ دەکەن بە هەمان شێوە لە کرماشانی شەوەکە دەی بەرەو هەورامان لە ڕۆژەڵاتی کوردستان دەشتی پانوبەرینی مایدەشدەیە کاتێک کە دەکەیتە تخوبی هەورامان لە ڕەوانسەر بە دواوە وەکو ڕەوانسەر ناویان ناوە دەواازەی هەورامان ئیدی بەرزاییەکان لەوێ دەست پێکەن بە هەمان شێوەش لە ناوچەی مەریوانیشەوە بە هەمان شێوە ئەو تایبەتمەندیەی هەیە کە لە ناوچە لە ڕووی جوگرافیەوە ناوچەیەکی بەرزە ناوچەیەکی شاخاویە ناوچەیەکی سەختە دۆڵ و شێوی گەورە و دوور و درێژی تێدایە ڕووبار و چۆم و باخ و دارستانی هەیە جیای دەکاتەوە لە ناوچەکانی دیکە لە ڕووی کللتوریشەوە هەروەها لە ڕووی زمان و زاراوەشەوە دەزانی زاراوەی هەورامی جیاوازی هەیە لەگەڵ زاراوەی جافی لە دەوروبەری هەتا زاراوەی ئەوەی کەمڕۆ پێی دەوترێت سۆرانی و کەلهوڕی لە کرماشاندا ئەمە لەو ڕۆوە لە ڕووی کللتوریشەوە هەورامان کۆمەڵی تایبەتمەندی خۆی هەیە بەڕاستی لە ناوچەکانی دیکە نیە لە بیرەوەری باو باپێرانی ئێمەشدا نەماوە کە بڵێن کەی ئەمە دەستی پێکردو بۆ نمونە مەسلەی نیشتەجێبوون لە شارۆچکە و گوندەکاندا لە هەورامان دەستبەردان لە کۆچەری بەڕاستی لە بیری کەسدا نییە کەی هەورامیەکان دەستیان لە کۆچەری بەرداوە بەڵام تا ئەم دوایانش کە ستورەکان عێراق و ئێران دروستکران و دەوڵەتنەتەوەکانی ئێران و عێراق دروستکران بە زۆر کورد ئەوانەی کە کۆچەر بوون بە تایبەتی جافەکان بە زۆر نیشتەجێکران یان ناچارکران نیشتەجێ بکرێن ئەوان هەمیشە کۆچەر بوون ینی ئەمە جیاوازیەکی ترە لە نێوان هەورامیەکان و بۆ نمونە ئەوانەی دەور و پشتیان لە کەلهوڕ و جافەکان یەکێکی دیکە لەوانە مەسلەی ناوچەی هەورامان ناوچەیەکە کە بنەماکانی شارستانیەتی شار و نیشتەجێبوون لە ناوچەکانی دیکە زووتر دەستی پێکردووە تا ئەگەر بەراوردی بکەی بۆ نمونە لەگەڵ ناوچەکانی مایدەشت و شارە زور و ئەمانەدا دەبینی لێرە ئەو بنەمانەی بۆ شار و ئەوانە زیاتر دەست پێ دەکا پاشان ئێمە وەکو وتم لە بیرەوەری کەسیشدا نییە کەی هەورامیەکان دەستیان لە سیستەمی هۆزایەتی و عشیرەتی بەرداوە چونکە لە هەوراماندا بە پێچەوانەی هەموو ناوچەکانی دیکەی کوردستانەوە کە سیستەمی عشایری تێدا هەیە لە هەورامان ئەو سیستەمە نییە و بوونی نییە ینی کەسێک لە هەورامان ئەگەر لە نزیکی مەریوانەوە بیگری تا دەگەیتە نزیکی هەڵەبجە کەس نبینی کە لەوێدا عشیرەتی هەبێ ماڵباتە تەنانەدا و عشیرەتانەشی کە لە نێو جافەکاندا دەربازی هەورامان بوون ئیتر سیمای عشیرەتی خۆیان لەژێر کاریگەری کللتوری هەوراماندا لە دەستداوە نمونەش دەتوانین بڵێن گراڵ هەیە لە نزیکی پاوە ئەوان بە خۆیان گڵاڵین سەر بە عشیرەتی گەورەی جافن بەڵام دەبینی ئەویان لەبیر چۆتەوە کەوان ئەمڕۆ لەوێن نیشتەجێ بوون یا لە ناوچەکانی دیکەی هەوراماندا یەک دوو گوندی دیکەن لە باشووری کوردستان گوندی پاڵانیە گوندی جاوریە ئەوانش سەر بە عشیرەتی پاڵانین لە گەرمیانەوە کاتی خۆی هاتوونەتە ناوچەی هەورامان بەڵام دیسان ئەو سیستەمە عشایریە لە ناو ئەوانیشدا نەماوە پاشان لەبارەی کشتتوکاڵی و لەباری کشتتوکاڵیشەوە بۆ نمونە لەباری کشتتوکاڵیەوە تۆ دەشتت نەبووە زۆر کەم بووە بۆیە پەنات بردووەتە بەر باغداری بۆ بژێوی ژیانی هەورامیەکان زۆر گرنگ بووە ینی لە پاش باغداری اینجا ئاژەڵداری هاتووە پاشان پیشەی دەستی و پیشەسازیەکانەوەی کە لە هەوراماندا هەبووە توانیویانە ئەوەی کە پێداویستی ڕۆژانەی ئەو سەردەمە بووە بۆ خۆیان بەرهەمی بێنن لە دەرەوەی هەورامانەوە نەیهێنن ئەمەش بۆ خۆی لە ناوچەکانی دیکەی تا ڕادەیەکی زۆر جیا دەکاتەوە پاشان بازرگانیکردن لە نێوان هەورامان و ناوچەکانی دیکەدا خەڵکی هەورامان لە دێر زەمانەوە بازرگانیان کردووە بە کاروان کاتی خۆی هەتاوەکو تەورێز هەتاوەکو هەمەدان هەتاوەکو کرماشان و ئیلام لەم لاشەوە تاوەکو مووسڵ و بەغدا و ناوچەکانی دیکە کاروانی هەورامیەکان چوە پەیوەندێکی تونندوتۆڵی تجاریان هەبووە لەگەڵ ناوچەکانی دیکە ئەوەش جیای دەکاتەوە لە ناوچەکانی دیکەی دەوروبەری خۆی کە تا ڕادەیەک لە بواری ئابووریدا سربەخۆ نەبوون یان نەیانتوانی و ئابوووریەکی تۆکمەیان هەبێت کە خۆیان یان
پێ بژێنن و بتوانن بیکەنە بنەمایەک بۆەوەی کە محتاجی دەوڵەتێکی دیکەی داگیرکرد نەبنی ئەو دەوڵەتانی کە هاتوونە و دەسەڵاتداریانەی کە لە هەرێمەکەدا بوون. شتێکی دیکە کە خەڵکی هەورامان لە ناوچەکانی دیکە جیا دەکاتەوە مەسلەی ئاشتەوایی کۆمەڵایەتی بووە. ئەو ئاشتەوایە کۆمەڵایەتی کە دوژمنایەتی تێدانە بۆ خوێن و خوێن ڕشتن تێدانە بۆ گە کێشەیەکیش دروست بوو بێ بۆ نمونە کەسێک کوژرابێ شەڕێک بوو بێت لە بەرامبەریدا کۆمەڵێک هەڵنەستاون بێن خوێن بڕێژنەوە لە باتیەوە یا داوای خوێن بکەنەوە کەسەکە بێنن بیکوژنەوە. زۆر نمونە هەن کە بە شێوازێکی ئاشتیانە و سەردەمیانە توانیویانە ئەو کێشانە چارەسەرکەن. با پاشان ئەگەر بە کورتی ئاماژەی پێ بدەم لە ڕووی بەرابەری و یەکسانی ژن و پیاوە هەمیشە ژن و پیا و پێکەوە کاریان کردووە یەکسان بوون توانیویانە پێکەوە کۆمەڵگەی هەورامان ئاوا بکەن و بەڕێوەی برن. ژن هەمیشە پێگە و پلەپایەکی بەرزی هەبوو لە ناو هەورامیەکاندا تونند و تیژیش بەرامبەر بە ژن لە هەورامان یان هەر نییە یان نەکراوە یاگەر هەبێ ڕێژەیەکی زۆر زۆر کەمە کە مرۆڤ ناتوانێت ئاماژەی پێبدات. تەنانەت ئەمڕۆشی لەگەڵدا بێت کە کۆمەڵگەی هەورامان بۆ نمونە لە باشووری کوردستان ئەو کۆمەڵگەیە وێران بوو پاشان تێکەڵ بە کۆمەڵگەکانی دیکەی باشووری کوردستان و بەڵام سەرڕای ئەوەش خۆشبەختانە دوایین ئامار کە ئەمساڵ هەروە ساڵی ڕابردوش لەلایەن ڕێکخراوەکانی ژنانەوە ڕاگەێنراوە کە هەورامان خاڵی بۆ لە تند و تیژی ڕادەی تند و تیژی خۆشبەختانە بەرامبەر بە ژنان سفر بووە. باشە کاکەدرێن ئێستا بەم تایبەتمەندیانەیە کە تۆ باست کرد کە لە هەورامان هەیە وەکو دەڤەرێکی تایبەت بە کولتور و فەرهەنگێکی تایبەتەوە بەڵام هاوکات دەزانین کە لە چەقی کوردستاندا هەورامان جێگر بووە. هەرێمێکی چیاییە لە چەقی کوردستان و لە نێوان دوو بەشی کوردستاندا ڕۆژهەڵات و باشووری کوردستاندا وە پێشتریش وەک ئاماژەت پێکرد زۆر کۆنتر هەورامان وەکو دەڤەرەکانی دیکەی کوردستان بە شێوەی خۆبڕێوەبەر ئەوەی کە پێ دەڵێن کۆنفدرال بەڕێوە چووە لە سەردەمی زۆر کۆنەوە. بەڵام دواتر دەزانین کە بزوتنەوەی کورد هەردوو بەشی کوردستاندا لە باشووری کوردستان کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان هەیە و لە بەشی دیکەشدا کە پارتی سیاسی کوردی هەیە. ئایا پێت وایە بەگشتی بزوتنەوەی کورد لە دەستپێکەوە تایبەتمەندەکانی هەورامیانیان لە بەرچاو گرتووە بە تایبەت لەو ڕوانگەی کە ئەوان بڵێن لەژێر کار تێگەری دروستکردنی قوارەیەکی سیاسی لە مۆدەلی دەوڵەتنەتەوە کە یانە بەو ذهنیەتەوە هەتا ئێستا چۆن لە پرسی هەورامانیانە چۆن لە هەورامان ڕواندراوە ئایا هەورامان وەکو هەرێمێکی بەو شێوەیە کە ئێوە وێناتان کرد تا ئێستا بینیویانە یا ڕواننی بزوتنەوەی کورد بەگشتی بۆ هەورامان چی بوو هەتا ئێستا؟ بێگومان جێگەی داخە ئەوان ئەو تایبەتمەندیانەی هەورامانیان تا ئەم ساتانەش لە بەرچاو نەکردووە وێڕای ئەوەی کە هەورامان و هەورامیەکان لە شۆڕشە یەک لە دوای یەکەکانی کووردا چ لە ڕۆژهەڵاتی کوردستان چ لە باشووری کوردستان ئەگەر ڕۆڵی سەرەکیان نەبوو بێ ڕۆڵێکی کەمتر لە پێگاتەکانی دیکەی کوردیان نەبووە بۆ شۆڕش و بەرپاکردنی سەرهەڵدان و ڕاپەڕین لە بەشەکانی کوردستاندا و قوربانی زۆر زۆر مەزن و گەورەشیان لە پێناوی کورد و کوردستاندا دا و خۆشیان بە کوردی ڕەسەن بە ڕەسەنایەتی کورد زانیوە پێیان وا بووە هەورامان و هەورامیەکان بەشێکی دانەبراون لە کورد و لە کوردستان. بەڵام مەخابن ئەم پارتانەی کە هاتوون وەکو بە ڕێزی شداماژت پێدا چونکە لە ئەساسدا لەسەر بیرێکی تەسکی نەتەوەیی نەتەوە و تەک زمان و تەنانەت تەک ئاڵا و تا ئەوەشی لەگەڵدا بێت تەک بەڕێوەبەری چڕکردنەوەی دەسەڵاتەکان لە مرکزێکدا لە ناوەندێکدا و پەراوێزخستنی بەشەکانی دیکەی کۆمەڵگەیان گرتووەتە بەر کە هەورامانیش بۆتە قوربانی لەو پێناوەداگینا تۆ گەر بیت و بتەوێ شۆڕشێکی سەرکەوتوو دەبێ بێت و بتەوێت دەسەڵاتێکی سەرکەوتوو دەبێت بە تایبەتیەوەی کە ئەمڕۆ لە باشووری کوردستان هەیە دەبێت تایبەتمەندیەکانی ناوچەکان لە بەرچاو بگرێ. من ناڵێم بابێن وەکو ڕۆژاوای کوردستان کانتۆ ناواکەن کەوان ئەمڕۆ هەستیاریان پێ هەیە حساسیەتیان پێ هەرچەندە لە لای من شتێکی ڕاست و دروستە چارەسەریەکی گونجاوە بەڵام ڕێگای تر هەیە تۆ بگریتە بەر. بۆ نمونە ئەمڕۆ لە باشووری کوردستاندا بێژگە لە هەورامیەکان پێگاتەی دیکەژن کە ئەوانیش بە شێوازێک لە شێوازەکان لە ڕووی کللتوری لە ڕووی فەرهەنگی لە ڕووی زاراوەیی و زمانیەوە جیاوازیان هەیە بۆیە دەکرێت تۆ سیستەمێک بدۆزیتەوە بۆ ئەوەی کە ئەم کۆمەڵگەیانە لە نێو خۆیدا جێبگرێ و بتوانێت هەموو پێگاتەکانی کوردستان پێکەوە
هەز بە ئارامی بکەن هەست بکەن کە بەشیان نەخورەوە بە تایبەتی لە باشووری کوردستان ئەمە نەکراوە بۆ نەکراوە هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە دەسەڵات لە ماوەی ڕابردوودا پارتە سیاسەکان بە گوێرەی بەرژەوەندیەکانی خۆیان کاریان کردو نەک بە گوێرەی بەرژەوەندی پێگاتەکانی کۆمەڵگە. پارێزگای هەڵەبجە خۆشبەختانە لەم دواییەدا دروست بوو بەشێکی زۆری هەورامانی باشوور دەکەوێتە پارێزگای هەڵەبجەوە زۆرێک لە هەورامیەکان لە خودی شاری هەڵەبجەدا نیشتەجێن بۆیە پێویستە بیر لەوە بکرێتەوە لە نێو پارێزگای هەڵەبجەدا دەسەڵاتدارانی پارێزگای هەڵەبجە تایبەتمەندیەکانی جوگرافی و زمانەوانی و زاراوەیی و ئەدەبی و کللتوری و تەنانەت ئاینیش لە بەرچاو بکرن چونکە لە هەورامان تەنها ئاینی ئیسلام ناژی لە هەورامانی باشوور هەورامیەکان هەن جافەکانیشی تێدا دەژی لە هەندێک لە گوندەکاندا سەرڕای ئەوەش لە گوندەکانی دەرەتفێ و شێخان و هاوار و ئەمانە یارسانەکان کاکەیەکان یاوەی کە لە هەورامان پێیان دەوترێ هاواریەکان دەژین دەبێت ئەم تایبەتمەندیانەی خەڵک لە بەرچاو بگیرێت تەنانەت لە ڕووی ئاینیشەوە گەر بێتە سەری کاریگەری طریقەتی نەقشبەندی ڕێبازی نەقشبەندی لە هەورامان کە لە پاژەوەی کە مەولانا خالید لە شێخی دهلەوی لە هندستانەوە وەری دەگرێت دەیهێنێتەوە باشووری کوردستان و سلێمانی و ڕادستی شێخ عوسمانی سەراجدینی یەکەمیەکە لە هەورامان تەشەنە دەکا کللتورێکی مسالمت ئامیز ئاینێکی نەرمونیان پێکەوە ژیان ڕێزگرتن لە تایبەتمەندیەکانی تاک و کۆمەڵگە دەگرێت ئەوەش کاریگەری هەبوو تەنانەت دەبێت لەو ڕوانگەیەشەوە ئەو تایبەتمەندیای هەورامان لە بەرچاو بگیرێ چونکە شێوازی جێبەجێکردنی ئاین بە شێوازێکی سەلەفی وشک لە هەوراماندا نەبووە لە پاژەوەی کە طریقەتی نەخشی سەرڕاڵەدا هەڵبەتەوانش هۆکاری دیکەی هەیە بۆی کە سەردەمانێکی زۆر ئاینی یاری لەوێ هەبووە زەردەشتەکان لەوێ هەبوون تەنانەت زۆر سەرچاوە ژاماژە بۆ دەکەن کە خودی زەردەش لەوێەوە سەری هەڵدابێ پاشان ڕووی لە شتەکان کردوێ کەوا بوو ئەمە ئەم تایبەتمەندیانە هەمووی ئەبێ سیستەمێک بدۆزرێتەوە ئەم سیستەمە ئەم کللتورە ئەم فەرهەنگە ئەم مێژوە دوور و درێژەی هەورامان تەنانەت ئەدەبیاتی هەورامانیش کە ئەدەبیاتێکی دەوڵەمەنی هەیە و ڕەگوڕوشەیەکی دوور و درێژی هەیە لە ئەدەبیاتی کوردیدا لە بەرچاو بگرێت بۆ ئەوەی کە بتوانین ئێمە سبینێ هەم هەورامیەکان هەم پێگاتەکانی دیکەی کۆمەڵگەی کوردەواری و بە تایبەت باشووری کوردستان پێکەوە بژین تا ببێتە نمونەیەکیش بۆ سبینێ لە ڕۆژەڵاتی کوردستان ئەگەرات و بارودۆخێگاتە ئاراوە لەوێژ شۆڕشی گەلی کورد لەوێ سەرکەوتنی بەدەستێنا سیستەمێک دامەزرا لەوێژ ڕنگدانەوەی لەسەر ئەوێژە بێ ئەمە نەدەبێتە هۆکاری ئەوەی کە کوردستان پارچە پارچە ببێ نەدەبێتە هۆکاری ئەوەی کە گەلی کورد زیان ببینێ بەڵکو لێرە دەکات لە مەسلەی پارچە بووندا من دەمەویست ڕاست ئەو پرسیارە بکەم کە کاتێک کە باسی تایبەتمەندی هەرێمێک دەکرێت کاتێک بۆ نمونە دەکوترێت دەزانین کە بیری خۆبەڕێوەبەری دیموکراتیک بیرێکی نوێیە لە بەرامبەر بڵین بیری نەتەوە دەوڵەت کە زۆربەی بڵین پارتەکانی دیکەی کوردستانە و بیریان هەیە بەڵام هەمیشە ئەوە حساسیەتە هەیە کە تایبەتمەندیەکان دەتوانێت کە پارچەکردن بە دوای خۆیدا بێنێ لە کاتێکدا تایبەتمەندیەکان و جیاوازیەکان لەباری فکریەوە لە شوێنی دیکە وەک دەوڵەمەندی دەبیندرێت یانە ڕاست کرۆکی پرسیارەکە ئەمەیە بۆ مەسەلەن بیری کە بۆ نمونە لە باشووری کوردستاندا هەرێمێک دروست بکرێت دەوڵەتێک دروست بکرێت ئەوەی کە دەوترێت بەڵام بۆ ئەو دەوڵەتە هەموو پێکاتەکان دەبێت لەسەر ئەساسی بیرێکی لە ئاساسیشدا ڕۆژاوایانە بڵێن مۆدلی دروستکردنی دەوڵەت بەڵام تۆ پێشتر ئاماژات پێکرد بۆ نمونە لە هەورامان وەختی خۆی کە بە شێوەیەکی خۆبەڕێوەبەر بەڕێوە چووە هەرێمێکە ئەم هەرێمە بە شێوەی خۆزایی لە ماوەی سەدان ساڵدا بۆ شێوەی بەڕێ چووە دوایە تایبەتمەندیەکانی خۆی هەیە کە چۆن لەبارەی کشت و کاڵی و ئابووریەوە خۆی پاراستووە چۆن خۆبەڕێوەبەر بووە لەباری ئابووریەوە چۆن لەباری شارستانیێتەوە لەباری کولتوریەوە لە هەموو بارێکەوە مۆدلێکی جوانی ئەوە بووە بەڵام تۆ ئێستا ئەتوانی لەسەر بنەماکانی نوێی بڵین مۆدرن مەسلەی جەندەر مەسلەی بۆ نمونە ژینگە مەسلەی دیموکراسی ئەم شتانە ئەم مۆدلە دەوڵەمەند بکرێت کە ئێستاش ئەوەی دیار لە ڕۆژاو باسی دەکرێت ئەوەی کە ڕێزدار و جەنان باسیەکان مۆدلێکی بەو شێوەیە بەڵام ئێمە بۆ نمونە نەگەڕێنەوە بۆ ئەو مۆدلێک کە ئێستا لە هەورامان هەیە بەڵام بە شێوازێکی مۆدرن لێ بڕوانین بەڵام ئێستا ڕاست دێمەوە سەر پرسیارەکە بەڵام پرسی پارچەکردن هەمیشە
دەتوانێت حیزبە کوردستانیەکان ئەوە بکات یانە بڵێن هەرێمی خۆبڕێوەبەر ترسێکی گەورە لای ئەوان وەکو پارچەکردن دەبیندرێت پێت بەڕای من لەگەڵ ڕێزمە هەمووی دەگەڕێتەوە بۆ نەزانی ئەگەر تۆ لە بارودۆخەکە تەماشا بکەی وەکو هەماژەم پێدا لەوەتەی ئێمە بیرمان بێت و لە هەورامیەکان و هەورامان سیستەمی خۆبەڕێوەبەریانە بۆ بەڵام ڕۆژێک لە ڕۆژانەوان خۆیان بەجیا لە کورد نەزانیوە یەکەمین سرود کە لە مێژووی کووردا نووسرا بێ قەلەندەری شاهۆیی نزیکەی 600 ساڵ پێش ئێستا نووسیوێتیڵێ ئەس کوردەنا بابم کوردن شانازی بەوەوە دەکا نهاتوە بڵێ لەبەرەوەی کە من هەرێمێکمە بووە لە هەوراماندا ژیاوم کللتورێکمە بووە لە هەوراماندا ژیاوم بەڵام من لەگەڵ هەموو ئەمانەشدا من جیاوازم لە کورد نەخێت تەماشا دەکەی ئەحمەدی خانی و خانای قوبادی و ئەمانە لە کۆیە مەلای کۆی و زۆرێک لەمانە تەماشاکەی خۆ ئەمانە پەیوەندیەکی ئیداری و ڕاستەوە خۆ نەتەوەیان پێکەوە نە بە بەڵام تەماشای هۆنراوەکانیان کە هەمویان باز لە کوردایەتیەکەن باز لە پێکەوە ژیانەکەن باز لە کوردبوونەکەن شانازی بە کوردبوونەوە دەکەن کەوابوو ئەمە بڕووبیانوویەکی لەگەڵ ڕێزمە پوچە ینی تۆ بیت بڵێ لەبەرەوەی ئەم هەرێمە تایبەتمەندی خۆی بپارێزێ ئەو کاتە دەبێتە هۆکاری جیابوونەوە یا هۆکاری پارچەبوون یا هۆکاری لاوازبوونی دەسەڵاتێک یا قوارەیە کە ئەمڕۆ لە باشووری کوردستاندا هەیە یا لە داهاتوودا لە کوردستاندا هەبێ بەڕای من ئەگەر تۆ ئەمە نەکەی ئەو کاتە تۆ دەبیتە هۆکاری ئەوەی کە لاوازبوونە بێ بۆ نمونە ئەگەر کەسێکی هەورامی کەسێکی ناوچەی هەورامان هەست بەوە نەکە کە لە ناو دەسەڵات و سیستەمێکدا مافەکانی پارێزراوە ڕابردوەکەی بەڕێزەوە تەماشای لێ دەکرێت کللتورەکەی بەڕێزەوە لێ دەڕوانرێ ئەو کاتەیە تۆ بێت چاڕوانی ئەوە بکەی کە مەترسی دروزە بێ مەترسی پارچەبوون مەترسی دەزهێنانی دوژمن بۆ ناو کایە سیاسیەکان بەکارهێنانی هەندێک هێز و لایەنی دیکە لە ناوچەکە بە بەرژەوەندی خۆیان تۆ ئەبێ پێش ئەوەی ئەم شتانە ڕووبدا تۆ بێی چارەسەری بۆ بارودۆخەکە بدۆزیتەوە بەڕێزەوە لەو کللتورە پاقژ و نەرمونیان و پێشکەوتوی کە لە ڕابردوودا هەبوو ئەمڕۆ زۆرێک لەوانە لە دنیای مۆدرندا داوای دەکەن وەکو ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان لە فەلسەفەی خۆیدا جێیەکی گرنگی پێداوە کە چۆن ئینسان بتوانێت سیستەمێکی خۆبەڕێوەبەری ئیکۆلۆژی ژینگەیی بەرابەری ژن و پیا و ئەمانە پێکەوە هەمووی بگونجێنێ ئەی تۆ بۆ نایی لەو کللتورە ڕەسەنەی کە لە هەورامان هەبوو وەکو بە ڕێزی شداماژت پێدا کەڵکی لێ وەربگری و تایبەتمەندیەکەی بپارێزی بە شێوازێک کە زیان بە سیستەمی دەسەڵاتداریەکە نەگەێنێ بەڵکو ببێتە هۆکارێک بۆ بەهێزکردنی ئەم دەسەڵاتە بەڕای من بێژگە لە نەزانی و نەشارەزایی و خوێندنەوەیەکی دروست بۆ کللتوری هەورامان و پێگاتەکانی دیکەی کوردستان هیچی دیکە نییە گیناتۆ بۆ نمونە ئەمڕۆ ئەگەر لە هەوراماندا ئەگەر لە قوتابخانە بە هەورامی بخوێنرێت چ زیانێکی بۆ نمونە سۆرانی دەبێ یا چ زیانێکی بۆ بادینی دەبێ لە حاڵەتێکدا بۆ خۆی ئەمڕۆ لە بادینان بە بادینی بە زاراوی بادینی دەخوێنرێ و لە دەڤەرەکانی هەولێر و سلێمانی بە سۆرانی دەخوێنرێ ینی چه عیبێکی تێدا ئەگەر بە هەورامیش لە ناوچەی هەورامان بخوێنرێ یا لە خانەقین و بەدرە و جەسان بە کلهوری بخوێنرێ لەبەرەوە لە ڕاستیدا پەیوەندی بە پرسی خۆبەڕێوەبەری دیموکراتیکەوە هەیە لەبەر ئەوەی کە مافی خۆبەڕێوەبەری دیموکراتیک بڵێن لە هەرێمی هەورامان نییە یا ئەوەی کە بڵێن ئەو مافە بەڕەوا نازاندرێت بۆ نمونە شێوەزاری هەورامی ئێستاش لای بڵێن ئەقڵەتی سیاسی کورد ئەوەیە کە زۆرتر لە بۆنەی کولتوریدا یانە ئەوەی کە پەیوەندی زۆرتر بە گۆرانی و بە لایەنی کولتورەکەیەوە بێ بۆ نمونە لەم ساڵانی دواییە کە بە شێوەزاری هەورامی بەرنامە پێشکەش دەکرێت بە شێوەزاری هەورامی داخواز هەیە کە خوێندن و پەروەردە بکرێت بە شێوەزاری هەورامی کتێب بنووسرێ ئەم شتانێکن کە زۆر مێژوویەکی ئەلبەتە دەزانین کە مێژوویەکی درێژی شارستانیەت و نووسین و کولتور لە هەورامان هەیە بەڵام ماوەیەکی زۆری دابڕانی 100 ساڵەش هەیە ئەوەی کە بڵێن ئێستا وەرس و ڕاوەتەوە چەند ساڵێک ناخایانێن بەڵام ئەوەی کە پێت وایە ئاستی ڕۆشنبیری لە هەورامان چییە کە ئەو نەچێتە ژێرباری ئەو ئەقڵێتە کە شێوەزاری هەورامی و هەموو تایبەتمەندەکانی هەورامان تەنها لە شتێکی بچووکی کولتوریدا ببینێتەوە ئەوەش بۆ گۆرانی و بۆ موسیقا و ئەو شتانە بەداخەوە وەکو بە ڕێزە داماژت پێدا ینی تەنانەت
ڕاستە هەندێک بەرنامە هەن بەڵام زۆر بەکرچووکاڵی لە تەلەڤیزیۆنەکانی باشووری کوردستاندا حکوومەتی باشووری کوردستان بەرنمەیەکی دروست و ڕێکوپێکی نییە بۆ پاراستنی ئەم کللتور و زمان و ئەدەبیات و فەرهەنگی کە لەو ناوچەیەدا هەیە. تەنها دێن بۆ نمونە فیستیڤالێکەکرێت فیستیڤالەکە چەند شارێکە خوێنێتەوە کۆمەڵێک میوان بانگەکرێن و هەڵپەرکەیەکەکرێت و کۆتایی پێت ڕۆژێکە و تاو بەڵام ئەی تۆ ئەبێ بیر لەوە بکەیتەوە باشە و منداڵانەی ئەمڕۆ لە تێوەڵە دەژین لە هەڵەبجە دەژین لە بیارە دەژین لە خورماڵ دەژین ئەمانە چارەنووسیان بەکوێ دەگات سبێنێت تۆ لە نێو کۆمەڵگەی کوردەواری ئەمڕۆ بڵێن کۆمەلگەی باشووری کوردستان ئەوەی کە لەوێ سۆرانیەکان لە هەورامیەکانەوە نزیکن وردە وردە خەریکە دەتوێنەوە ینی مەترسی ئەوە هەیە تۆ لە نزیکەی 100 ساڵێکی دیکەدا ئەیتر هەورامیەک لە باشووری کوردستان نەمێنێ ئەلبەتە هەندێک کەس پێیان وایە ئەمە ڕاز نییە چونکە هەورامیەکان لەبەرەوەی مێژوویەک و ڕیشەیەکی قوڵی مێژوویان هەیە و فەرەنگێکی دەوڵەمەندیان هەیە شتێکی وا مەحاڵ دەبێت بەڵام من دەڵێم مەحاڵ نییە چونکە تۆ کولتورێک لە کللتورەکەی تۆوە دێت نزیکە کووردە وەکو تۆ کووردە تۆش مناڵەکانت دەنێریتە بەرخوێندن خوێندنەکە بە شێوەزاری سۆرانیە وردە کاریگەری دەبێ لە درێژخایەندا وای لێدێ ئێتر هەورامی بوونی نامێنێ کەوابوو تۆ دەبێت هەر لە ئێستەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەو ئەرکە هەستێت کە ڕێگە بدات بە هەورامیەکان نەگە ڕێگە بدات دەبێت هاوکاریان کە دەسەڵات خۆی یاسا دەرکە بە پێی یاسا مافی هەورامیەکان بپارێزێت کە بتوانن بخوێنن هیچ نەبێ تا شەشی سەرەتایی هەورامیەکان بخوێنن بۆ نمونە زانکۆیەکی هەورامان ناسی بکرێتەوە زانکۆیەک بکرێتەوە کە لە هەوراماندا تایبەتمەندیەکانی هەورامان تێیدا وانەیان تێدا بوترێتەوە کەسانی پسپۆڕ و لێهاتوو بێنرێن ئەو کتێبانەی بەداخەوە لە باشووری کوردستان هاوکاری نووسەرە هەورامیەکان ناکرێت کە کۆمەڵی کتێبی هەورامیان هەیە بە هەورامی نووسیویانن تەلەڤیزیۆنێکی هەورامی هەبوو وەزیری ناوخۆ کەریم سنجاری وتبووی لە وەڵامیاندا ئەمە مەترسی بۆ سەر ئاسایشی نەتەوەی کوردەیە بەڵام تەرەتە شەش و سەحەری ئێرانی و 1001 جۆر تەلەڤیزیۆنی داگیرکەرانی کوردستان تەراتێنیانە لە باشووری کوردستان و پارەیەکی خەیاڵیان ڕژاندۆتە بەردەم کۆمەڵی ڕۆژنامەوان بەکرێ گرتوونیان و بەکاریان دێنن لەگەڵ ڕێزمان بۆ هەندێک ڕۆژنامەوان کە لەوێت کار دەکەن بەڵام ئەمانە حقیقەتن ئەوانە نابنە مەترسی بۆ ئاسایشی نەتەوەی بەڵام هەورامیەکی ڕەسەن کە مێژوویەکی ڕەسەن و دوور و درێژی هەیە و خۆیان بە بنەڕەت و پایەکی ئەساسی نەتەوەی کورد دەزانن هەروە خۆشیان بەوە دەزانن کە خزمەتێکی زۆری نەتەوەی کوردیان کردووە هەم لە ڕووی ئەدەبی هەم لە ڕووی کللتوریەوە هەتاوەکو دەگاتەوەی بەشداریکردنیان لە شۆڕشە یەک لە دوای یەکەکاندا تۆ حیف نییە بێت ئەمانە هەموو لە بەرچاو نەگریت بە مەترسی بۆ سەر ئاسایشی نەتەوەی ببینی بۆیە دەبێ باشووری کوردستان پارت و لایەنە سیاسەکانی دیکەی ڕۆژەڵاتی کوردستان تەفگەری ئازادی گەلی کورد ڕەچاوی ئەو تایبەتمەندیانەی هەورامان کاوە بەجددی لە سەریان بوەستێ خۆش بەشی ڕۆژنمێری و کولتوری یانە بۆ ئەوە چییە مەسەلەن بۆ نمونە ئێستا ئەوەی کە بڵێن ڕەتفعلەکە لە لایەن دەسەڵات یا حیزبی کوردیەوە بەڵام لە خودی هەوراماندا لە بواری ڕۆشنبیری و کولتوریەوە خەڵک بۆ خۆیان چۆن لە خۆیان لە هەورامان دەڕوانن یانە ئەوە قسەی لایەنێکی دیکەیە بەڵام ئایا ئاستێک لە ڕۆشنبیری هەیە کە بە شێوازێکی بڵین هەمەلایەنە داکۆکی لە هەورامان وەکو پێکاتەیەکی تایبەت و جیاواز بکرێت بەڵێ بێگومان لە هەورامان کۆمەڵی خەڵکی ڕۆشنبیری لێ کۆمەڵێک ڕێکخراویژەن لەوێ لە هەوراماندا کار دەکەن کۆمەڵێک ڕۆشنبیری زۆریش لەو بوارەدا کار دەکەن کە دەبێت دەسەڵات ناچار بکرێت لە باشووری کوردستاندا بە یاسا دان بەوە دابنێ کە هەورامیەکان مافیان هەیە چەندین جار کۆمەڵێکی زۆر لە ڕۆشنبیر لە هەورامان نامەیان ئاڕاستەی پەرلەمان و دەسەڵاتی باشوور کردو مەخابن تا ئێستا ئامادە نین وەڵامی نامەکەی ئەو کەسایەتیانەش بدەنەوە کاکە هیچ نەبێ وەڵام دەرەوە هۆکارەکەی چییە کە تۆ قبول ناکەی لە هەوراماندا بۆ نمونە خوێندن بە هەورامی هەبێ بەڵام ڕێگە دەدەی لە بادینان خوێندن بە کرمانجی هەبێ ئەمە نابێت هۆکاری پارچە پارچەکردنی زمانی کوردی بەڵام لێرە ئەگەر لە هەورامان شتێکی دیکەی هاوشێوەی ناوچەکانی سۆران و بادینان بکرێت لەوێ کفرە و ئەمە دەبێتە هۆکاری دابڕانی کورد لە یەکتری و کێشەی گەورە دروزە بێ و نازانم نەتەوەی کورد پارچە پارچە بێ بۆیە خەڵکی هەورامان وشیارە خەڵکی هەورامان داخوازیان هەیە خەڵکی هەورامان کار و چالاکیشیان هەیە دەستبەردار نەبوون بەڵام ئەبێت ئێمەژەوە بزانین لە باشووری کوردستان دەسەڵاتێگەی ئەم دەسەڵاتە نەک داخوازی
هەورامیەکان لە بەرچاو ناگرێت داخوازی زۆربەی زۆری پێگاتەکانی دیکەی باشووری کوردستانیش لە بەرچاو ناکرێت ڕاستە هەڵبژاردن دەکرێت ڕاستە سیستەمێکی تا ڕادەیەک نیمچە دیموکراتی لە باشووری کوردستان هەیە بەڵامە بێت ئەوەش بزانین ئەم سیستەمە لە چوارچەوەی بەرژەوەندی دوو پارتی دەسەڵاتداردا تا ئێستا سوڕاوەتەوە بەر لەوەی کە بزوتنەوەی گۆڕانیش بێتە ناو کایە سیاسیەکانی باشووری کوردستانەوە خەڵکی هەورامانیش چی بکەن تەنها لە ڕووی چالاکی مەدەنیەوە دەتوانن داخوازیەکانی خۆیان بگێنن بە دەسەڵاتداران بە شێوازی دیکە خۆ ناکرێت تۆ دەست بدەیتە چەک بڵێ خەبات دەکەم لە پێناوی بەدەستخستنی مافەکانی خۆمدات لەبەرەوە پێویستە دەسەڵات دەرەنجام ناچار ببێ بەمە ئەگەر ناچار نەکرێ بەمە احتیمالی هەیە خەڵکیش ڕێگەی دیکە بگرێتە بەر ئەگەری دیکەش لە بەردەستان خەڵک بتوانێت بۆ بەدەستخستنی مافەکانی بەکاری بێنێ بەڵام سەرڕای هەموو ئەمانەژ نەچووە بچێ دەبێت هەورامیەکان زیاتر لە ئێستا و ڕابردوو کار بکەن بۆ ئەوەی کە هەم زمانەکەیان پارێزراو بێ هەم کللتورەکەیان بە پارێزرایی بمێنێتەوە وەک ئەرکێکی کەسی خۆیان بەمە هەستن پاشان دەسەڵاتیش بیکەن ئەمرێکی واقع پاشان دەسەڵاتیش ناچار بکەن بە شێوازێک لە شێوازەکان ئەم مافوداخوازیانە قبول کە چونکە مەترسی هەیە لە جێبەجێ نەکردنی و داخوازیانەی هەورامیەکان باشە تێڕوانین ئەو تێڕوانینەی کە جان باسەکەی کە بڵین لە ئاستی ڕۆشنبیری خەڵکی هەورامان ئاوا لە خۆیان و لە مافەکانیان دەڕوانن بەڵام پێت وایە جیاوازیەک هەیە لە بینی ئەمبەر و ئەو بەری هەوراماندا یانە لە بەری دیوی ڕۆژهەڵات و دیوی باشووردایە ئاستی داخوازیەکان لە هەردوو بەشدا وەکو یەکە تاش ڕادەیەک دەتوانی بڵێ وەکو یەکن بەڵام ئەگەر لە من دەپرسی دەڵێم لە بەشی ڕۆژهەڵاتی کوردستان لەو بەشەیەکە هەورامانی تێدایە لەوێ زیاتر گەل خەڵکی هەورامان پێگاتەکانی هەورامان چالاکترن لەم بوارەدا هۆکارەکەشی بەوە دەگەڕێتەوە لەوێ ململانەیەکی حزبی لەو بەشەی کوردستاندا نییە هێشتا داگیرکەر دەسەڵاتی بەسەر هەوراماندا هەیە بۆیە گەل لەوێ هێشتا لە ڕووی حزبیەوە تا ڕادەیەک مرۆڤ دەتوانێت بڵێ پارچە پارچە و بەش نەبوون بەرژەوەندیەکانی خەڵکی هەورامان بەرژەوەندیەکانی خەڵکی کورد لە بەرچاوەگرن لەو چوارچەوەدا خەباتی خۆیان بەڕێوە دەبن کار و چالاکی زۆر لە شار و ناوچەکانی پاوە و مەریوان و گوند و شارۆچکەکانی دیکەی هەوراماندا هەیە هەوڵێکی باش هەیە حرەکەتێک یا بزوتنەوەیەکی ڕۆشنبیری لە هەورامانی بەشی ڕۆژهەڵاتی کوردستان سەری هەڵداوە کە من بەداخەوە دەڵێم لە باشووری کوردستان ئەوە نابینم ئەوەش دەگەڕێتەوە بۆ سەر ئەو دابەشبوونەی خەڵکی هەورامان بەسەر پارت و لایەنە سیاسەکانی باشووری کوردستاندا کە کاریگەریەکی نەرێنی و نەگەتیڤی هەبووە لەسەر کۆی هەموو شتەکانی هەورامان لە هەموو ڕوویەکەوە تەنانەت لە فەرهەنگی و کللتوری ئۆمانەوە بگرە چونکە کەوتونەتە ژێر زۆربیان کەوتونەتە ژێر سیاسەتی حزبەکان بۆ نمونە حزبێک داوای دەوڵەتی بۆ نمونە نەتەوەی دەکا لە چوارچێوەم دەوڵەتە نەتەوەیدا دەڵێت دەبێ ئێمە تەنها یەک زمانمان هەبێ یەک ئاڵامان هەبێ یەک سرودی نیشتمانیمان هەبێ کەسێکی دیکە لە دەرەوەی ئەوە مافی ئەوەی پێنادرێت بۆ لەبەرەوە ئەمانە هەمووی دەبنێن بۆیە خەڵکەکەش کەوتۆتە ژێر هەندێک لەو خەڵکەش دەکەونە ژێر بەدەر لە ڕۆشنبیرەکان خەڵکێکی ئەو خەڵکانش دەکەونە ژێر ئەو کاریگەریەوە مەش بە زیانی خودی هەورامان کۆتایی پێدێ باشووری کوردستان دەوڵەتێک دروست بوو بەشەکەی ڕۆژهەڵاتی کوردستانیش بە هەمان شێوە بەڵام ئێمە باسی هەورامان کردووەکو هەرێمێکی جیاواز مندەکانی خۆی و ئەمانەش بە شێوەی خۆزا یانە شتێکی دەستکرد نییە کە دروست کرابێ بەڵکو سەدان ساڵە ئەو هەرێمە بە شێوەیەکی خۆبەڕێوەبەر ژیاوە بەڵام ئێمە گەر وەکو مۆدلێکی چارەسەری دای بنین بڵێن وەکو مۆدلێکی خۆبڕێوەبەر کە بنەماکانی نوێژی تێدا بێ وەکو باسمان کرد مەسلەی ژینگە و جەندەر و ئەمانە کە بۆ خۆی هەر بە شێوەی خۆزای بەشێک لەوانشتی دێت تۆ باسی مەسلەی پرسیژنت کرد کە لەوێ بۆ منتون تژی نسبەت بە ژنان کەمترە وە بنەمایەوەی تێدایە کە هەرێمی خۆبڕێوەبەری دیموکراتیک خۆسەری دیموکراتیکەوەی کە بڵین لە ئەدەبیاتی کرمانجیە ئێڵەن لەو هەرێمە جێبەجێ بێت بەڵام لە لایەکی دیکەشە وەکو کوتمان ئەگەر دەوڵەتێک لەو دروست بکرێت
بەڵام هاوکات پرسی هەورامان وەکو خۆی ئەمێنێتەوە. تۆ پێت وایە کامە مۆدلی چارەسەری دەتوانێت کە خەڵکی هەورامان ناو جیا لە کوردستان بەڵکو وەکو پێکاتەیەکی ناو کوردستان کە وەکو بۆ خۆشت دوتت کە خۆیان لە کوردی دیکەش بە کورتتر دەزانن چه مۆدلێکی چارەسەری ئەتوانێت ئازادی و ژیانێکی خۆش بۆ ئەمان ئەوە بکە. ئایا ئەو مۆدلێک کە دەوڵەتنەتەوەی یا ئەوەی دیکە لەولاتر پێت وایە کە یاخۆ بەڕێوەری دیموکراسی بێگومان بەڕێزیشت دەزانی هەمووشمان دەیبینین مۆدلی دەوڵەتنەتەوە تا چه کارەسات و مەرگەساتێکی بەسەر گەلانی ڕۆژەڵاتی ناویندا هێنا و شەڕ و ماڵکاولیەی لە سووریا هەیە لە عێراق هەیە لە لیبیا هەیە لە تونس هەیە لە شوێنەکانی دیکەی ڕۆژەڵاتی ناوین هەیە دەرەنجامەکەی چییە دەرەنجامەکەی ئەو سیستەمە سەقەتەی دەوڵەتنەتەوەیە کە بەداخەوە بە زۆر هێنرا و سەپێنرا لە دوای ڕوخانی ئیمپراتۆریەتی عوسمانیەوە سەپێنرا بەسەر گەلانی ناوچەکەدا. بۆیە من بەڕای من ینی پێداگریکردن لەسەر ئەم سیستەمە و تۆ سەر لە نوێ ئاواکردنەوەی سیستەمێکی هەڵەی ئاوا دووبارە کەوتنە ناو هەڵەیەکی واوە مرۆڤ دەبێ خۆی لێ بپارێزێەوە بە شوێن چارەسەری و ڕێکاری دیکەدا بگەڕێ بۆ ئەوەی کە گەلان لە ناوچەکە پێگاتەکان لە ناوچەکە پێکەوە بژین. بەڕای من ئەو سیستەمە خۆبەڕێوەبەری دیموکراتیەی ئەمڕۆ تەفگەری ئازادی کوردستان کە سەرچاوەکەی لە فەلسفەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلانەوە وەرگرتووە کۆنفیدرالیزمی دیموکراتی نەتەوەی دیموکراتی ئەمانە دەبنە هەوێن دەبنە سەرچاوە بۆ ئەوە کە تۆ بتانی کەڵکیان لێ وەربگری لە ناوچەکەدا بەکاریان بێنی بۆ ئەوەی کە جێبەجێیان کەی بۆەوەی کە هەم کورد هەم نەتەوەکانی دیکە هەم پێگاتەکانی ناوخودی کوردیش کە کللتور و فەرهەنگی جیاوازیان هەیە دەبیاتی جیاوازیان هەیە بتانی لە نێویاندا جێ بکەیتەوە لە ناویشیاندا خەڵکی هەورامان ناوچەی هەورامان دەکرێت بە سیستەمێکی ئاوا تۆ بەرەو کەناری ئارامی و ئاسوودەی و خۆشببختی و خۆشگوزەرانی بەری وەکو هەر بەشێکی دیکەی کۆمەڵگەی کوردستان کە ئەو سیستەمەی تێدا جێبەجێ بکرێت دەتوانرێت بە هەمان شێوە ئەوانیش بگەنە ئارامی و خۆشگوزەرانی و خۆشببختیەکی ئەگەر ئەوە نەکرێ ئەم ململانێ و خوێن ڕشتن و ئاڵۆزی و گرژیانە لە ناوچەکەدا هەر بەردەوام دەبێت کۆتاییشیان پێنایە بە نەک دەوڵەتی کوردستانمانە بە ئیمپراتۆریەتی کوردستانمان هەبێت لە دەریای ڕەشەوە تا بگاتە سەر کەنداوی فارس و لە دەریای قەزوینەوە تا بگاتەین تەنها ڕواڵەتە بۆ نواندنی دەسەڵاتی هێزێک لایەنێک بەرژەوەندی و بەرجەستەکردنی بەرژەوەندی هێز و لایەنێک لە ناویشیدا مافی بە هەمان شێوەی ڕابردوو کە داگیرکرد لە کوردستاندا بۆ ماف و ئازادیەکانی تاک و کۆی پێگاتەکانی کوردستان لە ناویشیاندا هەورامان هەر پێشێل دەگرێت ناگەینە نەتیجە. بۆیە بەڕای منیش بەڕای زۆرێک لە پسپۆڕان و چاودێرانی سیاسی ئێستا کە لێکۆڵینەوە لە بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەن سیستەمی هەرە گونجاو بۆ کوردستان و ڕۆژهەڵاتی ناوین سیستەمی خۆبەڕێوەبەری دیموکراتیە کە هەمووان تێیدا دەتوانن خۆیانی تێدا بینەوە خۆیانی تێدا وێنا بکەن بەدەر لەوە من وا دەزانم ئەم کێشە و قەیرانانەی کە ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی ناویندا هەن بەردەوام دەبن و بێکۆتایی دەبن و دەرەنجامێکی لەمەی ئەمڕۆ کە لە سووریا و ڕۆژهەڵاتی کوردستان و ئەوەی کە لە کۆبانی ڕوودەدا لەوە زیاتری لێ ناکەوێتەوە بێژگە لە مرۆڤ کوشتن خوێن ڕشتن دەربەدەری ئاوارەیی هەروەها گەڕانەوە بۆ پاشەڕۆیی و کۆنەپارێزی و ئەوەی کە پێڵێن تەخەلوفی عەقڵی هەزاران ساڵەی بەر لە ئێستا. بۆیە چارەسەری بەڕای منیش هەر ئەو خۆبەڕێوەبەری دیموکراتیەیە بە پێی ناوچەکان بە پێی کللتوری ناوچەکان بگونجێنرێ و تایبەتمەندیەکانیان هەمووی لە بەرچاو بگرێت تاوەکو بتوانین هەمووان پێکەوە بە ئاسوودەیی و بەختەوەری بژین. سپاس دەکەم چەند خولەکێک ماوە تەنیا ئەوەش تەرخان پێن بۆ ئەوەی کە لە سۆنگەی هەمووی باسەکەەوە کە ئێمە دێنە سەرەوەی کە خەڵکی هەورامان بە تایبەتمەندەکانی خۆیان دەیان هەوێ هەرێمێکیان هەبێت کە بۆ خۆیان بەڕێوە بەرن زاراوەی خۆیان کولتور و فەرهەنگی خۆیان بەڵام هاوکات وەکو گوڵێک لە ناو کوردستاندا وەکو بڵێم پێکاتەیە کە بەسراوەیەکی تەواوی بە کوردستانەوە هەیە بەڵام بە پێکاتەی خۆیەوە بە جیاوازی خۆیەوە لە سۆنگەی هەموو باسەکەەوە تۆ پێشبینیت چییە بۆ داهاتوی هەورامان؟ ئەوەی کە من ئەمڕۆ دەیبینم لە نێو چین و توێژی ڕۆشنبیری هەوراماندا کە ئەمڕۆ هەیە من گەشببینم بەوەی کە هێدی ئەو ڕۆشنبیرانە
لە ڕاستی ئەو سیستەمە خۆبەرەوەبەری دیموکراتی یانەتەوەی دیموکراتی ئەمڕۆ کە هاتووەتە ئاراوە لە ناوچەکەدا و تەفگەری ئازادی ئەمەی گرتووەتە دەست و پێشنگایەتی ئەوەش لە فەلسفەی سەرۆگاپۆوە دێ هەورامیەکانیش تا ڕادەیەک ئاشنا بوون بەم سیستەمە بۆیە من دڵخۆشم بەوەی کە ئەمڕۆ هەورامیەکان هەنگاویشیان لەو بوارەداناوە هەرچەندە هەنگاوەکە سەرەتاییە بیداییە بچووکە ئاواکردنی پلتفۆرمی هەورام لەم چوارچێوێدا خۆی بەخۆی نیشانی ئەوە دەدا کە هەورامیەکان خوازیارن کە بچنە ناو سیستەمێکی لەو جۆرەوە سیستەمێکی لەو جۆرە وەربگرن هێدی گەلی هەورامان پێکاتە جیاوازەکانی هەورامانی پێ ئاشنا بکەن تاوەکو بتوانن ئەو هەرێمەی ئەو ئاواتەی ئەو ڕنج و خەبات و ماندووبوون و شۆڕش و بەرخودانەی کە لە مێژوودا تا ئەمڕۆ هێناویانە و کردویانە بە فیرۆنە درێ لەوێدا هەمووی بەرجەستە بکەنەوە وێنا بکەنەوە بۆی کە بتوانن لە ئایندەدا وەکو بەڕێزی شدوتر وەکو ئەو گوڵی کە هەمیشە لە مێژوودا هەورامیەکان تا ئەمڕۆ هێناویانە لە نێو گوڵزاری کوردستاندا بەرجەستە بوون و دیار بوون هەر بە هەمان شێوەش لە نێو کوردستان و لە نێو گەلی کووردا بمێنەوە ئەو تایبەتمەندیانەی خۆیان بپارێزن و بتوانن زیاتر بیکەنە هەوێنی یەکگرتن و پارێزگاری لە یەکێتی نەتەوەیی کورد و تەنانەت ئەو گەلانەی دیکەشی کە لە دەوروبەری کوردستان و لە ناو کوردستانیشدا دەژین. زۆر سپاس بۆ تۆ بەڕێز هەندرێن فەرەج هەورامی ڕۆژنەمان زۆر سپاس دەکەین. سپاس بۆ بەڕێستان. بەڵێ بینەرانی هێژە لە بروکسل لە وڵاتی بلژیکەوە لە دەرەوەی ستودیۆی ئاسایی بەرنامەی گەلی ئازاد لەگەڵتاندا بووین لە ئازادی و بۆ ئازادی بژین ماڵتەنەوە.